سڵاوتان لێ بە مامۆساجانم کاتتان باش. سڵاو سەرچاوە ژیانە باش لە خزمەتم. دەستخۆشێکی زۆر تاوام هەیە بۆ بەڕێستان بۆ دروستکردنی ئەو ستافە جوانە و ئەو مامۆسا عزیزانەی کە هەر لە یەکەمەوە لەگەڵمان نبوون و ماندوو بوون. دەستخۆشێکی زۆر تاوام هەیە بۆیان، هەرچەنە بە حکمی ئیش و کار من زۆر نەمتوانیەوە لە لایڤەکانی شەوانەیە بە بەردەوامی ئامادە بووم و چالاکیم هەبێ، بەڵام بە حکمی ئەوەی کە بە بەردەوامی متابعاکەم هەم ئەپاکە بە تەواوەتی خەریکی ئەپاکە بووم و هەم ئەو ریسۆرسانی کە دایانناوە لە تێلەگرام مامۆسایان بەڕاستی شتی زۆر زۆر باش، زۆر زۆر تێر و تەسەلیان داناوە کە وای کردووە ئێمە نەچین بە شوێنێکی ترا بگەڕێن یان لە شوێنێکی تر پرسیار بکەین یان لە گۆگڵ یان لە یوتوب بە گەشتی ترا بگەڕین. ئەوەی کە دایانناوە بەڕاستی جێگەی دەستخۆشیە، زۆر زۆر سپاسیانەکەم. و طبعاً ئەو شێوازی مامەڵەکردانەی کە هەیەە لەگەڵ ئێمەی فێرخواز بەڕاستی زۆر زۆر جێگەی دەستخۆشیە، یعنی بە شێوازێکی وە تەعاملمان لەگەڵاکەن کە حەزەکەین پرسیاری زیاتر بکەین، دەستخۆشییان لێ یەکەم. هەرچەنە من یەکێکم لەو خوێنکارانی کە ئەمە مانگی یەکەممە کەمێک تا ڕادێک با بڵێن سەرەتا هەر بەو شێوازە ئەبێ کە بەیسک بێ بنچینەیەکان بێ کە زۆر چۆنەڵی قورسایی پێوە دیار نییە بۆ هەنێکمان، بەڵام ئەمە وای لێ کردین، یعنی بەو شێوازە ئێمەیان ڕاهێنا کە تموحی ئەوەمان هەبێ هەتا کۆتایی بەردەوام بین. و خۆش دەزانی ینی یەکێک لەوتە بەناوبانگەکان کە هەیە ئەڵێ یەکەم شت یەکەم هەنگاو بۆ ئەوەی کە لە شتێکە سەرکەوتوبی بریتە لە خۆشویستنی شتەکە. و بێگومان ئەم ستافەی ئێوەی بەڕێز وە هەموو مامۆساکان ینی وایان لە ئێمە کردووە کە ئەم کاری ئێستا ئەیکەین ئەم فێربوونە خۆشمان بوێ و هەوڵ بین، ینی ئەو سەعاتانەی یان ئەو کاتانەی کە هەمانە بەوە بەسەری نەبینانی لە فەیسبوک لە تۆڕە کۆمەڵایەتەکانی تر، ینی کات بکوژین بین شتێکی تازە فێر بین کە ئیسفادەی لێکەن. من زۆر زۆر دەستخۆشییان لە یەکەم، زۆر سپاسیانەکەم، هیوادارم بەردەوا بن بەم شێوازە لەگەڵمانە تا کۆتایی. چکاوە بزانم ئەوەی کە لێرەیە زۆربەی ئەوەی من ئاگادارم وەنی من ئاگام لێیان بێ هەمومان ینی بەگشتی لە چەند کۆرسێکی ترەوە هاتوینەتە ئێرە وەکو چۆنەڵی دوا مەنزڵگە ینی دوا هیوامان کە ئێرە بوو بێ بۆ فێربوون. و ینی لە مانگی بەڵێ یەکەمیشا تقریبەن ئەوەمان بۆ دەرکەوتووە کە هەستاکەین هاتوینەتە ئەو شوێنەی کە چەندێکە بە دوایە ئەگەڕێن خۆزگە شوێنێکی وا هەبووە بۆی بەشداری تیا بکەین بە کۆمەڵە ستافی جوان هەمویان لە خزمەت ئەو فێرخوازانیان. بەڕاستی جێگەی دەستخۆشیە زۆر زۆر کەم هەیە لە شوێنان ستاف بەو شێوازە بە جوانی تەعاملکەن لەگەڵ فێرخوازان. چکە منوکو خۆم هەر لە تەمەنێکی مناڵی کەمەوە ئاشنا بووم بەو پەیڕۆ پرۆگرامانەی ئێرە کە بۆ زمان بووە لەگەڵ یا خەریک بووم. هەرچ لەو شوێنانی کە بە خەیاڵتان ینی لە شوێنێک کە بۆ نمونە ئاستی با بڵێن شوێنەکە نزم بوو بێ هەتا گەورەکەیان کە ئەگاتە جامیعە گەورەکانی کوردستان ینی بۆ فێربوونی زمان تقریبان بەشداریم لە زۆربەیانە کردووە. بەڵام ینی شوێنێک کە جیاواز بێت تەبعاً ئێرە بوو و ئیسفادەیەکی زۆری هەبوو، هیوادارم وا بەردەوام بن. دەستخۆشیەکان هەرچەند بڵێم هەرچەند زیاتر بڵێم وابزان کات زیاتر دەکوژم بە حکمی و هاوڕێیانی بە تریش لە پێچوانەوە چێبیان زۆر زۆر سپاس قسەیانکەم. دەکەین. ئێمە بەڕاستی حەزناکەم زیاتر پێزانین ئەو وتە و فیدباک و دەستخۆشی ئێوە وامان لێکا کە زیاتر بیر لەوە بکەینەوە کە پرۆگرامەکە باشتر بکەین، زیاتر خزمەتێکی زیاتر بکەین. زۆر زۆر سپاس دەکەین.